کێشەی کۆمپانیا نەوتیەکان سەر هەڵدەداتەوە و هەڕەشە لە موچەی فەرمانبەران دەکات. بنەماڵەی قوربانیەکەی وەرتێ سوڵحێکی پارتی ڕەت دەکەنەوە و داوای سزادانی بکوژەکە دەکەن. عەلی زەیدی تاوتوێی هەنگاوێکی مەترسیداری دارایی بۆ خەڵک دەکات. بەهۆی وەستانی شەڕی ئێران و ئەمریکا حکوومەتی عێراق فشارەکانی چڕتر کردوتەوە بۆ ئەوەی کۆمپانیا نەوتیەکانی هەرێم دەست بە بەرهەمهێنان بکەنەوە بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجەی عێراق. بەڵام کۆمپانیاکان داوای 1 ملیار قەرزی پێشوو لە حکوومەتی هەرێم دەکەن وەک پێشمەرجی دەست بەکاربوونەوەیان. تا ناکۆکیەکە چارەسەر نەکراوە کۆمپانیاکان هەروەها داوای گەرنتی بۆ پاراستنیان لە هەر هێرشێک دەکەن لەگەڵ میکانیزمی ڕوون بۆ پێدانی پارە. بەپێی ڕێکەوتنی ناردنی موچە پێویستە هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات. پێشەڕەکە بڕی 200,000 بەرمیل نەوت ڕادست دەکرا. ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێت ڕەنگە ببێتە بەربەز لە بەردەم خەرجکردنی موچەی مانگانە لە کاتی خۆیدا. هاوکات گفتوگۆ سێقۆڵیەکانی نێوان هەرێم و بەغدا و کۆمپانیاکانیش بۆ گەیشتن بە ڕێکەوتن بەردەوامە. نەماڵەی حەسەن سەربەرز کە ساڵی ڕابردوو لە خۆپشاندانەکانی کارەبا لە وەرتێ لەلایەن ئەفسەرێکی یاسایی شەهید کرا. پێشنیارێکی بەرپرسانی پارتیان بۆ سوڵح و لێخۆشبوون ڕەت کردەوە. بنەماڵەکە دەڵێن لە ڕێگەی لیژنە و کەسایەتیەکانەوە فشاریان لێکراوە لا بکوژەکە خۆش ببن لە بەرامبەر بڕینەوەی موچەی شەهیدانە. بەڵام ئەوان داواکاریەکەیان بە توندی ڕەت کردوتەوە. حەسەن باوکی 5 منداڵ بوو پیشەی پێشمەرگە بوو. ئێستا خێزانەکەی بەهۆی بڕینی موچەکەیەوە کە وەک کارتی فشار بەکار دێنرێت لە دۆخێکی خراپدان سەرڕای بوونی بەڵگەی ڤیدیۆیی ڕوون لەسەر تاوانەکە. بەڵام تا ئێستا تۆمەتبارەکە ڕوبەڕووی دادگا نەکراوەتەوە کە سوکاری قوربانیەکە جەخت دەکەنەوە کە خوێنی باوکیان بە هیچ ئیمتیازاتێکی دارایی ناگۆڕنەوە و تەنها داوای سزادانی یاسایی بکوژەکە دەکەن. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەی مەدایی عێراقی پلانی نوێی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق بریتیە لە بەرزکردنەوەی دووبارەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە. ئەم بڕیارەش بەپێی چاودێران کاریگەری ڕاستەخۆی لەسەر گرانبوونی کاڵاکان و بژێوی هاوڵاتیان دەبێت. زەیدی دەیەوێت لە ڕێی ئەم هەنگاوە بەشێک لەو قەرزە 83 ملیار دۆلاریەی سەردەوڵەت بداتەوە لە پاڵ فرۆشتنی بەشێک لە موڵکە گوشتیەکان لەگەڵ دەستپێکردنی شەڕی سەر ئێران. هەناردەی نەوتی عێراق بە ڕێژەی 90% کەم بۆتەوە. ئەمە فشارەکانی لەسەر دارایی عێراق زیاتر کردووە. بەو پێی 90% بودجە و موچەی عێراق لە ڕێی فرۆشتنی نەوتەوە دابین دەکرێت. ئەگەر هەناردەی نەوت لە ڕێگەی هورمەز ئاسایی نەبێتەوە کێشەی دارایی لە عێراق گەورەتر دەبێت.